دوای زیاتر لە 4 مانگ چاوەڕوانی جێگری پێشووی وەزیری بەرگری بربژاری پۆستی هەرەبەرزی مەدەنی وەزارەتی بەرگریە. کارناسان دەڵێن ئەو چاوەڕوانیە وای کردووە کە بۆ شەنەهان ئەوەندە ئاسان نەبێت کە جێگری وەزیری بەرگری پێشوو جیم ماتس بگرێتەوە. بە گرفتە پێشینەیەک بدۆزیەوە کە وەک کینجی ماتس جێگای ستایش بێت. مەبەستم ئەوەیە بۆ هەر کەسێک درێژەپێدانی ئەوە بەڕاستی کارێکی سەخت دەبێت. لە هەمان کاتیشدا نابێت ئەوەش بەهێند نەگری کە یەکێک لە ماوەی 2 ساڵ وەک جێگری وەزیر دەتوانێت فێر بێت. شەنەهان هیچ ئەزمونێکی کاری حکوومەتی نەبوو پێشەوەی 2 ساڵ لەمەوبەر بێتە وەزارەتی بەرگری و لەم دوانەدا دوای لێکۆڵینەوە لەسەر ڕابردووی لە کۆمپانیای بۆینگ دەرکەوت ڕابردوویەکی باشیا بووە. لە دەمێکدا کۆمارەکان نیزەکەی مسۆگەرن کە دەنگ بۆ پژڕاستکردنی شەنەهان دەدەن، بەڵام دیموکراتەکان ئاماژیان پێداوە کە ناوبرا و سەبارەت بە نەبوونی ئەزمون بۆ کارێک لە ئاسی جیهانیدا ڕوبەڕووی پرسیاری قورس دەبێتەوە و داخوا دەتوانێت لە بەرامبەر سەرۆک ترامپدا ڕابوەستێت. هەندێک نیگەرانی هەبوو کە داخوا شەنەهان دەتوانێت وەک کەسێکی گونجاو لە پشتی دڵگا داخراوەکان بێت و ئەگەر بڕیارێکی پێباش بێت یان نا ئەوە سەرۆک ئاگادار بکاتەوە. ئەوە تەنیا گرفتێک نییە. دوایین بودجەی لەشکری لەلایەن کۆنگرێسەوە گونجاو بوو و لە کاتی خۆی ڕەوانەکرا. بەڵام ئێستا کە کۆنگرێس لە ڕووی سیاسیەوە بۆتە دوو بەش ئەو ڕەهەندا درێژەی نابێت. شەنەهان پێویستە ڕێگایەک بدۆزێتەوە کە ئەو مەبەستانەی خوازیارەتی و لە بودجەی 2020دا دەیبینین لەگەڵ استراتیژی درێژخانی بەرگری نیشتیمانی بیان گونجێنێت. و لە دەمێکدا گرژەکان لەگەڵ ئێران هەروە زیاتر دەبێت ئەرچی شەنان سەختتر دەبێت. بەڕێوەبەرەتی ترامپ بەڕاستی زۆر جەخیر لەسەر مەسەلەی ئێران دەکات. دەکرێت دەرەنجامی باش یان خراپی لێ بکەوێتەوە. چاو لە شەنان دەکەم کە لەسەر خۆ بێت بەڕژدیش بیر بکاتەوە کە چۆن هەسوکەوت لەگەڵ هەڕەشەی ئێران بکات. وەزارەتی بەرگری لەشکری زیاتری بۆ نێو هەریمەکە ناردووە بۆ ئەوەی بەرەنگاری هەڕەشەکانی ئێران بێت. ڕێبەرانی جیهان داوای دان بە خۆداگرتن دەکەن و هەردوو لایانی شەڕواتە ئەمریکا و ئێران دەڵێن شەڕ ناخوازن.